بەڵام هەندی عیب هەیە مەکروهە براکانم، یعنی جایزە بیکەی بە قوربانی بەڵام مەکروهە، جایزە بیکەی بە قوربانی بەڵام مەکروهە، بەڵام تجزئ بۆ قوربانی ئەشێت. یەکەمیان مەقطوعەة الأذنی، گۆشتی بڕاوە. هەندێک عولەما ئەفەرمون ئەگەر نیوەی گۆشتی بەبانەوە، یعنی نیوەی گۆشتی زیاتر بڕابێت، ئەڵێن دروست نییە. بەڵام زانایان لەسەر ئەوەن کە گۆشتی بڕابێت یا گۆشتی شەق بێت یا گۆشتی کەل بێت دروستە بۆ قوربانی، دروستە بۆ قوربانی بەڵام مەکروهە، بەڵام مەکروهە گۆشتی بڕابێت. مەکسوورەة القەرنی، ئەو بەرانە شاخی شکا بێت، ئەو بەرانە نیوەی شاخی شکا بێت، ڕوبعێکی شکا بێت، دروستە بۆ قوربانی بەڵام مەکروهە. یعنی باشتر وایە ئینسانی مسلمان ئەگەر بتوانێت باشتر بکڕێت بێ شاخی نەشکا بێت، گوێی نەبڕا بێت، و ئەگەر گوێی بڕا بێ و شاخی شکا بێت دروستە بۆ قوربانی بەڵام مەکروهە. والهتمة التي لا أسنان له، بەران هەیە ماشەڵڵا یعنی قەڵەوە یا مەڕ هەیە قەڵەوە بەڵام دگان لە دەمیان نەماوە، ئەم حەیوانە دروستە بۆ قوربانی. ئێمە هەندی عەشایر خۆمان ئەگەر دگانێکی بشکێ یا کاکەوە شیلەی پێنی یا لێ دگانی شکاوە، نەخێر دگان لە دەمیان نەبێ دروستە بۆ قوربانی بەڵام مەکروهە. البەتراء، بەتراش ئەوەیە کلکی بڕابێت بزنەکە یا دونجی بڕابێت، کلکی بڕابێت یا وەکو دونجی حیوانەکە بڕابێت دروستە بۆ قوربانی بەڵام مەکروهە. والجەذعاء ئەوەیە لوتی بڕابێت دروستە بۆ قوربانی بەڵام مەکروهە. ئەو شتانی کە سونەتە لە